شارێوە ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیستەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمبە 27 کانونی دووەمی 2025 پێشکەش دەکەین. کەمێک پێش ئێستا ماڵپەڕی گەریلا تیڤی دیمەنی چالاکیەکانی یەکینەکانی شەید ئاخین موشی دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانەکانی بەرخودانی گۆلکا لە مەتینە و گردی ئامێدی و گردی بەهار لە زاب بڵاو کردەوە. لە دیمەنەکاندا دەردەکەوێت گەریلاکانی ئازادی لە ئاسمانەوە گورز لە داگیرکەران دەوەشێن و دوو کۆنتێنەر و دوو چادرگا لە ناو براون و گورز لە تانکێک وەشێنراوە. هەروەها چالاکیەکان لە نێوان 5 بۆ 16 کانونی دووەمی 2025 ئەنجام دراون. دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە چەدەکانی باچەکی قورس پردی قەرەقۆزاقیان باچڕی تۆپباران کرد. ئاژانسی هەواڵی هاوار نیوز بڵاوی کردەوە دەوڵەتی تورک و گروپە چەدەکانی باچەکی قورس باچڕی پردی قەرەقۆزاقی باشووری کۆبانیان تۆپباران کردووە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ئێوارەی دوێنێ بۆ چەندەمین جار لە سەر یەک فڕۆکێکی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک چالاکوانانی ئشکگری لە بەندای تەشین بردومان کردو بە پێی هەواڵی ئاژانسی هەواڵی هاوار نیوز لە ئەنجامی بردومانەکاندا 14 هاوڵاتی مەدەنی بریندار بوون. هەروەها کەمێک پێش ئێستا دەوڵەتی تورک و چەتەکانی باچەکی قورس کوندەکانی ئەلجەماس و ئەلفاتسا و ئەلعەبد جومعەیان لە عین عیسا تۆپباران کردووە. زانراوە لە هێرشی سەرگوندی ئەلجەماس لە یەک خێزاندا منداڵێک شەهید بووە. ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەبارەت با دوایین هێرشەکان بۆ سەر خەڵکی سیڤیل لە هەرێمەکانی باشووری کۆبانی و بەنداوی تەشرین ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەان ئەم کۆمەڵکوژیە لە چوارچەوەی هەوڵەکانی دەوڵەتی داگیرکەری تورکدایە بۆ لە ناوبردنی پرۆژەی ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک کە ئیتر بووەتە مۆدێلێکی سەرکەوتوو بۆ تەواوی سووریا. هەروەها ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕاشیگەاندۆ ئەم هێرشانە پێشلکاری ئاشکرای تەواوی یاسا نێودەوڵەتی و مرۆڤیەکانە و دەوڵەتی تورک بە هێرشکردنە سەر ژێرخانە خزمەتگوزاریەکان پێداگرە لەسەر ئەوەی ژیانی دانیشتوان پەک بخات. هەروەها لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا بانگەواز لا ڕێکخراوە نێودەوڵەتی و مرۆڤی و یاساییەکان کراوە بە پەلە دەستێوەردان بکەن و تاوانە دڕندانەکان بەرامبەر خەڵکی سیڤیل و ژێرخانی سیڤیل بوەستێن و هەروەها بانگەواز لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکرێت بەرپرسیاری یاسایی و ئەخلاقی خۆی جێبەجێ بکات و فشار لە دەوڵەتی تورک بکە بۆ وەستاندنی هێرشەکانی. دەوڵەتی داگیرکەری تورک بۆ ماوەی 15 ڕۆژ قەدەغی هاتوچووی لە 11 هەرێمی شەرناخ ڕاگەاندووە کە چیاکانی بەستا و جوودی و گاباریش دەگرێتەوە. پارێزگاری شەرناخ ڕاگەیان ئەو قەدەغی هاتوچوویە لەو هەرێمانە بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام دەبێت و هەروەها ئەو هەرێمانەی کە قەدەغە کراون بریتین لە چیاکانی گابار، جوودی بەستا، کورد، قەڵای مەمێ، دۆن لەمز و کۆفکانایا و تەختەڕەش و ئینجەبەل و ئاڵتین و ئۆیماکایە. ڕێپێوانی درێژمەودا کە لە 21 کانونی دووەم لە شاری لۆرنتی فەڕەنسا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری بۆ پرسی کورد دەستی پێکردبوو گەیشتە مانت لا جۆلێ. ڕێپێوانکەران لەلایەن کوردان و دۆستەکانیانەوە لە بەردەم شارەوانی مانت لا جۆلێ پێشوازیان لێکرا. لە چالاکیەکەدا دروشمی بژی بەرخۆدانی ڕۆژاوە و بژی بەرخۆدانی قەسەدا بەرز کرایە و دەیەمین ساڵیادی سەرکەوتنی کۆبانی پیرۆزکرا.
ڕێپێوانکەران دەربارەی هەلومەرجی گۆشەگیری ئیمراڵی و چارەسەر نەکردنی پرسی کورد و نادادیەکان بۆ جەماوەر قسەیان کرد و هەروەها کاتێک ڕێپێوانکەران گەیشتنە کۆمەڵی کەلتوری کوردی دیموکراتیکی شارەکە لەلایەن گەلەوە بە جۆشەوە پێشوازیان لێکراو لەوێ لە بەردەم کۆمەڵەکە ڕاگەیاندراوێکی کورتیان خوێندەوە و ڕایەنگیان پشگیری گەل موراڵیان پێدەبەخشێت و وتیشان بانگەواز لە گەلەکەمان دەکەین بە خێزان و منداڵەوە بەشداری لە کۆبوونەوەکانماندا بکەن. سەبارەت بە هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەربەنداوی تەشرین و ڕۆژاوای کوردستان هەروەها گرنگی پشتیوانی باشووری کوردستان بۆ ڕۆژاوە سعید ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی کۆمونیستی ئێران دەڵێت تورکیا هیچ کات لە ڕۆژاوای کوردستان قوارەیەکی دیموکراتیک قبول ناکات و هەروەها دەڵێت دەوڵەتی تورکیا گەورەترین مەترسیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان. پێمان وایە من شخصان پێم وایە لە داهاتووشدا گەورەترین مەترسیەکی کە لەسەر دەسەڵاتی خۆسەری لە ڕۆژاوای کوردستان دەیبینین دەوڵەتی تورکیایە. ئێستا لە تەریقی دەسەڵاتی تازە دامەزراو لە دیمشقەوە بێت بە پیلانەکانی خۆی بێت لە ڕێگای ئەو جەریاناتەوە بێ یا ئەو ڕەوتانەوە بێت کە سەر بەخۆینەوە بەردەوام خەریکە پشتیوانیان لێ دەکا بە دژی هێزەکانی سووریای دیموکراتیک. لەم ڕێگانەوە دەوڵەتی تورکیا هەوڵەدات کە زەربە لە دەسەڵاتی خۆسەری بوەشێنێتەوە ئەم قوارێ بە هەر شێوەیەک بێت نەهێڵێت. بۆیە پێویستە هەموو کارێک بکرێت و بەتایبەتیش بە یەکڕیزی و هاو هەڵوێستی دانیشتوانی ئەم نێو ئەم چوارگۆشەیە یا ئەم دەسەڵاتی خۆسەری پیلانەکانی دەوڵەتی تورکیا گەورەترین دازاڵ بێت دەیەوێت پەرەتەوە بۆ بەری کۆبانی و مەترسی زیاتر بخاتە سەر دەسەڵاتی خۆسەری. ئەم بەنداوی تشرین وەروەک باسمان کرد لەگەڵ ئەو پردی خەرەخۆزاد و شوێنی زۆری استراتیژین و بۆیە خورسایی هێرشەکانیان خستوتە سەر ئەو ناوچەیە کە دەزانن ئەمە تقریباً 1 ملیۆن کەس زیاتر خەریکن لە بەنداوی تشرین کە قازانجی چ لەباری وزەوە بێت چ لەباری ئاوەوە بێت لە باریانی لەژێر کاریگەری بەنداوی تشریندان بۆیە دەیەوێت شخصنە سەر زیاتر بخاتە سەر دەسەڵاتی خۆسەری بۆ ئەوەی کە بە چۆکی دابێنێت. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بەردەوامن لە هێرشەکانیان بۆ سەرگەلی کورد و لە بەرامبەریشدا شەروانانی ئازادی بەرخۆدان دەکەن و ڕێگە بە داگیرکاری نادەن و لە زەوی و ئاسمانەوە گورزی کە مەشکێن لە داگیرکەران دەدەن. لەو بارەیەوە مامۆستایانی سلێمانی دەڵێن ئامانجی تورکیا لە هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان بۆ زیرنوکردنەوەی دەوڵەتی عوسمانیە و هەروەها مامۆستایان بە پێویستی دەزانن حکوومەتی هەرێم بە هەموو دەسەڵاتەکانەوە پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان بکات. جگە ئەمە هەدەفی ئەوە نییە کە وازەرە لەو ناوچانە باە هەدەفی ئیبادەکردنی ملەتی کووردە کە ئەوێ کورد بە هەموو شێوە لە ناو برێت. بەڵام بەهۆی تێکۆشانی شەروانانی ڕۆژئاوا بەتەما هەموو بەشەکانی بەتایبەتی یەپەژەر بە نسبەت ئەوانەوە دەورێکی کاریگەریانەیە کە بەرەنگاریەکەن و ڕۆژانە چەندەها هەوڵی پەلامارەکانی تێگەشکێنن وەدەوە باشترین شایدە و دوایەوە ئەوەشیان کە ئێمە بزانین ئەوەی کەشتێکی وای چ لە ئاسی دووەلیا بێ وەلچ ئاسی ناوخۆ بێ وەلچ ئاسی کوردستانە بێ پشتگیریەکی زۆری شەروانان هەیە و بە هەموو شێوەیە هەموو لایەنەکانی داکۆکیان لێ ئەەکەن بۆ ئەوەی بەرامبەر ئەوەی کەوا ئەو قەدرە گەورە لیان کراوە و ئیسەر هەوڵێکی زۆر گەورە هەیە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی تازەی سووریا و لەگەڵ بەشەکانی کەی کوردستانە ڕێکەوتنە بێ بۆ ئەو بەشانە ئەنەکەسە و بەشەکانی کەشکەیسە حاڵی حازر لەوێت تا حدێک دەورێکی کاریگەریان نەبووی لە دەوری بەرەنگاربوونەوە و پردگیریان بۆ لە بەشێکی تورکیاشە لە هەشت شوێنێ ملەتی کورد تروسکایەکی لێ هەڵبێت ئەو سەرکوتی ئەو ناوچەیەەکە لەبەرەوە ئەمڕۆ دیارە کە تورکیا
هەموو بەبەستێکەوەیە کە ئەو تاقیکردنەوەی ئەمڕۆ لە کوردستانی ڕۆژئاوا بەرپاهاتوە ئەوێ بەسەر نەگرێت و لە ژوێنی خوا جندە بە چاڵیکە. وەڵڵای ڕۆژی شاربانان مای سەربەرجێ بۆ هەموو تاکێکی کورد سەرمان پێی بەرجێ بێتەوە، دڵمان پێیان خۆشە بێ و دڵنیاین کەوا ئەوان سەرکەوتنێکی گەورە بەدەستێنن هەموو ڕۆژێ ئەو خوێنە شینە جوانە ڕێژن لە پێناوی بەرگریکردن لە شەرەف و کەرامەتی مرۆڤی کورد لەبەرەوە سەرکەوتن دڵنیا بنکەوە سەرکەوتنیان بەدەستێنن. هەموو نزیک بوونی لایەنێ کوردیەکان مای سەربەرجێ بۆ هەمومان مای سەرکەوتنە دڵخۆشکەرە. ئەم نزیک بوونەوەی تەبعەن بەڕاستی ئومێدێکی قسە دڵی هەمومانەوە و بەهار بە یەکگرتووی توانی سەرکەوین. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ دەستگا ڕاگەیاندنەکانی کوردستانی باشوور وەک پێویست بەتایبەتی وەک پێویست نان بەدەم کوردەکانی ڕۆژاوە ئەوە دیارە هۆیەک هەیە کە ئەمڕۆ بمانوێ نەمانەوێ پێمان خۆش و پێمان خۆش نەبێت دەوڵەتی تورک کاریگەری لەسەر سیاسەتی. لە شاری ڕۆمای پایتەختی ئیتالیا ساڵوەگەری ڕزگارکردنی کۆبانی لە دەستی چەتەکانی داعش چالاکیەکی هاوبەش لەلایەن ڕێکخراوەکانی ئیتالی و کۆمەڵی کوردی ئاراراتەوە ڕێکخرا. لە چالاکیەکەدا ژمارەیەکی زۆر لا کوردان و دۆستانیان ئامادە بوون و لە جێگەی چالاکیەکە ئاڵاکانی یەپەگە و یەپەژە هەڵواسترا بوون. هەروەها لە چالاکیەکە کورتە فیلمێک لەسەر بەرخۆدانەکانی یەپەژە لە شۆڕشی ڕۆژاوادا نمایش کرا. لە بەردەوامیدا فیلمێک لەسەر بەرخۆدانی کۆبانی کە هەر لە کۆبانی تۆمارکرابوو نمایشکرا. لە دوای نیشاندانی فیلمەکان بەشداربووان لەسەر بەرخۆدانەکانی ڕۆژاوا باس و خواسیان کرد و لە کۆتاییدا پێکرا سڵاویان لە بەرخۆدانی گەل و شەروانان لا بەنداوی تەشرین کرد. ژنا چالاکوانێکی کورد بە ناوی پەروین ئەدوایی لە شاری مەریوان لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کرا و دواتر بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. جێ ئاماژەیە لە ساڵی 2019دا پەروین ئەدوایی لەلایەن دادگای شۆڕشی ئێرانەوە بە تۆمەتی چالاکی دژبە ئەمنیەتی نیشتمانی لا ڕێگەی هاوکاریکردنی لەگەڵ ئۆپۆزیسیۆنە دژبەرەکانی ئێران 4 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرابوو. بەپێ ئامارەکانی ڕێکخراوی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە ساڵی 2024دا زیاتر لە 586 کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست بەسەر کراون کە 30 کەسیان ژن بوون. هەروەها بۆمە لەرزەیەکی بەهێز بە گۆڕی 5.1 پلەی ریختر شارچکەی قەسرە شیرینی سنووری پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارچکەی کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیانی هەژان بوومە لەرزەکە کاژمێر 5 بەیانی ئەمڕۆ ڕوویداوە و چەقەکەی لا قوڵایی 8 کیلومتری ژێرزەوی لە نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستاندا بووە. زانراوە شوێنی بۆمە لەرزەکە با دووری 21 کیلومتر لە قەسرە شیرین و دووری 22 کیلومتر لە خانقین و تۆمار کراوە. بەڵام تا ئێستا هیچ زانیارێک لەبارەی زیانی گیانی و مادی بوومە لەرزەکە بڵاو نەکراوەتەوە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەر شاد بوون.